خەمەکان. بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 07071 471 52 64. دڵم ناوێ ئەگەر نەیکەم بە پیدای چاوی عەیارێت چاوی عەیارێت هندو باغبانی باغی جنایات بێ باغی جنایات بێ بە شیرینی سەدڵ کێشە بنازم خاڵی ڕۆزایارێت خاڵی ڕۆزایارێت بە شیرینی سەدڵ کێشە بنازم خاڵی ڕۆزایارێت خاڵی ڕۆزایارێت دەسا ڕۆحمێ وەفادارم بە حاڵی داد و هاوای یارم داد و هاوای یارم کە وەک بولبول دڵی زارم دەناڵێ بۆ گوڵی زایارت گوڵی زایارت کە وەک بولبول دڵی زارم دەناڵێ بۆ گوڵی زایارت گوڵی زایارت ئەی بەخەمسەی ئافاتی دڵ چاوی بیمە یارت چاوی بیمە یارت ئەمان سەرتا قەدەم سوتەم لە تاوی نووری دیدە یارت نووری دیدە یارت سەرم ناوێ ئەگەر نەیکەم بە ئەڵقەی پەرچەمی خەیاوێت پەرچەمی خەیاوێت دڵم ناوێ یەکەم بە پیدای چاوی عەیارێت چاوی عەیارێت. خۆشوێ عاشقانی هونەری میلی بیسەران و گوێگرانی ڕادیۆ میلی گەڕیان بینەرانی گەڕێنێزی بیسەرانمان لە هەر شوێنێکی دنیا نەسا گوێبیستی ڕادیۆی گەڕیان بن لە هەر شوێنێکی ئەم دنیا بن بەس ئەنتەرنێتان نەبێ و سیستمی ئەندرۆید بەکاربێن نەتوانن لە ئەپی گەڕیانە مۆبایلی گەڕیانە هەموو گوێبیستی ڕادیۆی گەڕیان بن ڕۆژانە پەخشمان 24 کاتژمێرە. سڵاو ڕێز بۆیەوە خۆشحاڵم لە حەڵقەی چونەی بەنامەی هونەرستانە بە خزمەتان ئەگەمەوە بۆ خزمەتی هونەری میلی و بۆ خزمەتی هونەری نێتەوەکەمان بە خێراتنی هونەرمەندی میلی
هونەرمەندی دێرین خۆشەویست و هاوڕێم کاکە عومەر گەرمێنیەکەم بەخێر بێ کاکە عومەر زۆر سپاس کاک جەزاجیان. وهروەها کاکە هێمنی ژەنیار ئەو گەنجە بە توانایی دەست و پەنجەیەکی نەرم و ئاسپێکی نەرم و خۆشی پێشکەش کردین. کاک عومەر جانە گۆرانێکی سەرەتا پێشکەشی کردینەوە بۆمان باسکەی لە تازە چ بەلای منەوە میلۆدیەکەمانی گوێ لە نەبووە. بەڵێ ئەوە ئاوازەکەی خۆمە هۆنراوەکەی شاعری ناوداری گەلی کورد مامۆستا وەفاییە. دەست بەکارهێنانی وەکو لە بەرنمەیەکە دەربارەی هونەری میلی ڕۆژی ڕابردوو کە لە ستێف تیڤ ئاماژەمە بە هونەری میلی کرد. هونەری میلی توانانی زۆر بە جوانی بەکاری بێنی. هونەری میلی ئەو شانازی و کەنزان نەتەوایەتێک ئێمە بێ شانازی پێ بکەین. هونەری میلی ئەگە لەگەڵ هۆنراوی جوانە لەگەڵ وەفایی لەگەڵ هۆنراوی دانراوە یاگەر هونەرمەندە میلیەکە خۆشی دایبنێ و کۆ تێکستانەی سعلی سەردەشتی دایناوە کە ئەتوانم بڵم دوو جار ئوستازە جارێک شاعرە جارێک هونەرمەندەوە. من قسەژە فەرمی هەر بە مامۆسای خۆشمی ێزانم. من ساڵی نەوەت مامۆستا سعید علی سەردەشتی من ناسی من بیدایەت جۆم لە گۆرانەکانی زۆرتری ئەوە گرتەوە. بەڕاستی یعنی لەوی شەوە ممارەسەم پێیا کرد و توانیم ئەو شعر و شتانە ئەسا بۆ خۆم متوانم شعریش دابنێ متوانم ئاوازیش دابنێم. هونەرمەندی میلی عومەر ئەحمەد ناساو بە عومەر گەرمیانی من ئەوەتان بۆ باسەکەم بەدەر لە هونەرەکەی کەسێکی بە هەڵوێست و نیشتیمان پەروەرە من هەموو جارە پێڵم شەهیدی زین و یەکێکە لەوانەی کەوا لە ئەوەی جە شەڕی ئەزبڕا بەشدار بووە لە داستان و ئەزبڕا لە ڕاوکۆڕەوەکەیە یەکێک بۆ لە پێشمەرگە سەرسەختەکان کە بەرگری کردووە کە لەم ڕۆژانە نزیکە بینەوە لەو داستانە نزیکە بینەوە لە ڕاپەڕین کە کاک عومەر لەو کاتەوەکو گەنجێک بە چەک بە خەبات بەشدار بووە لەو ڕاپەڕینە مەزنەیە و دوایش لە کۆڕەوەکەیە لە داستانی ئەزبڕا بەشدار بووە. هاوکات عومەر گەرمیانی بەەوە شەوە نەوەستاوە لە حەج کاتێک ئەتوانم بڵێم ئەگەر بە لایەکترە بڵێن چەند لێرە باسی حیزبەتی ناکەین بەڵام حیزبەکەی خۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە یاخود وڵاتەکەی پێویستی بە چەکەڵگرتنی ئەمە بێمە ئامادە بووە. دوجارش لە قەرەتەپە لە ناو شەیدەکانە بوو کە زین و بووە من بۆ ئێڵم شەیدی زین و کاک عومەر دەستخۆشی لێکم بۆ لەوێستەکانە. سپاسەکەم کاک جەزاجیان. بەڕاستی ئێمە چۆن یعنی خاک و نیشتیمان لە پێش هەموو شتێکەوەیە. ئێمە بەڕاستی خاکی خۆمان خۆشەوێ وڵاتی خۆمان خۆشەوێ کوردستانی خۆمان خۆشەوێ. بەڕاستی من نەک پێشتریش ئێستاش هەموو جانیشم بەڕێز لە نزیکەوە ئاگاداری کە پلاتین و پارچەیە 100 جاریکەش ئامادەم پچمەوە بەرەکانی جەنگ هەچ کات حیزبەکەم چ کوردستان پێویستی بە من بێت. ئەوە کەوەکو چەک پێویستی پێ وەکو هونەری میلیش لە شوێنە پێویستمان بە تۆ هەبوو بێتەوە ئامادە بووم بەڕێز لە نزیکەوە. من حەزەکەم خەڵک بەس بەوە ئازانە بەکەڕەخنە بگرێ بەڵام ئەبێ ینی ئێستا مانکەش ئەیبینیت دیوێکی تاریکە دیوێکی ڕووناکە کە بە ئاسمانە سێرەکەی لای ئێمە ئەو دەقەیە دیارە لە شوێنێکی تاریکە. ینی تۆ هەر نابێت سەی یەک لایەنی ئەو کەسە بکەیت تۆ سەی لایەنە جوانەکانی عومەر گەرمیانی بکەی بەس منەزانم لە چەند کاری خۆبەخش بەشداری کردووە لە چەند فستیڤاڵی کەلتوریە لەگەڵ کاک سەباحی سەنتوری هاوڕێمانە لە تیپی مۆسیقای فۆلکلۆر لە کۆمەڵی هونەری میلی لە تیپی مۆسیقای شەیدکابان لە هەر شوێنێک کار و چالاشیمان بۆ عومەر گەرمیانی لێ ئامادە بووە. کاک کامیل تاهیر ئەڵە سڵاوتان لێ بێ سڵاو بۆ کاک کامیل. ئاکام سەرمامی ئەڵە سڵاو. کارزان محەممەد سڵاوی نردووە خۆشەویستانی مەمەرزگا سڵاوی نردووە. کاک کارزان محەممەد سڵاو بۆ کاک عومەرە نێرێ دانیار ئەڵە سڵاو لە گەشت لایەک گروپی هەڵپەرچەی ئەستێرەکان سڵاو ڕێز بۆ ئێوەش هەرژین سواس. کاکە ڕێبواری سەگرمە و گروپە جوانەکەی کاک ئاکام سەرمامیەوە دەنگی خۆش بێ سپاس. کاک سیوەری جەمال عەزیز لە دانیمارکەوە چاوە ماجەکەم کاکە سیوەی گیان. کاک کارزان محمود گەرمانی ئەەکەم ئەڵە بە خێراتنی کاک عومەر گەرمیانی یەکەم زۆر زۆر سپاس یەکەم چاوە ماجەکەم. کاک محمود محەممەد هاوڕێی دێرینی خۆشەویستمان لە ئەڵمانیاوە سڵاو ڕێز بۆ تۆی بەڕێز خۆشەویست. ئەم ڕادیۆیە دەرگای کراوەیە بۆ خزمەتی هەموو هونەرمەندان لە هەر شوێنێکی کوردستان بن. کاک عومەرجان تۆ چیت هەیە بۆ هاوڕەکانە بۆ ئەوانی کە ئەو کۆمنتانە نووسن بۆ ئەو هەوادارەکانی خۆت؟ وڵی چاوی یەک بە یەکەیان ماجەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هونەرمەندە میلیەکان هەیە ئەوەی کاک جەزا ئەوەی یەک کەلیمە خزمەت بە هونەری میلی بکە خۆشەویستە لە لای من بە بەڕێزیشە بە تایبەتی ڕێزم بۆ خۆت هەیە بە تایبەتی تۆ لە بواری هونەریە خزمەتێکی زۆر هەم بە بواری هونەری کردووە هەم بە هونەرمەندە میلیەکان کردووە هەم بە خەڵکی غەیری ئەوەی کە هونەرمەند بێ کردووە. من ئاگادارم لە نزیکەوە دەستخۆشی لە تۆکەم بەتەنگ هەموو هونەرمەندەکانەوە بووی. سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویست کاک عومەرجان. خۆشەویستان بەرنامەی بەشەوە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ بۆ هەر پرسیارێک بۆ هەر ڕاوسەرنج و تێبینیەک بۆ ڕاگۆڕینەوە لەگەڵ ئێمە
ئەتوان ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕێک 1950 1970 ئەتوان پەیوەندی بکەن و پرسیارەکانتان بگەین بێمەش لە خزمەتان نبین. زۆرم لە سەرمایەدارەکانەیە لە خاوەن پرۆژەکان لەو کەس